سەرەڕای ئەوەی ئەمساڵ بە فەرمی ساڵیادی ئەنفال نەکرایەوە، بەڵام کەسوکاری قوربانیانی ئەنفال بە ئەرکی خۆیان دەزانی بچنە سەردانی دوامەنزڵی قوربانیەکانیان. والله ئێمە خوا دڵمانەوەستا وتمان ئەڕۆین بۆ سەر گۆڕەکان ئەڕۆین و تۆزێک کابراوتی تۆزێک تەسەلای دڵمان تێ نەختێت. ئەگەرچی 28 ساڵ بەسەر ئەم کارە ساتەدا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا ئەو کەسانی خۆیان ئەنفال کراون و بە جۆرێک لە جۆرەکان ڕزگاریان بووە، برینەکانیان ساڕێژ نەبووە، نەهامەتیەکانیان وەک بەسەرهاتێک کە ئێستا ڕوویدابێت دەگێڕنەوە. ئەمەشێکێک بوو لەو خێزانانەی کە بەرە ئەو شاڵاوە کەوتن و خۆم لەگەڵ باوکم و دایکم و سێ خوشک و برایەکم کە برایەکەم شم لە گرتوخانە نوگرەستەلمان گیانی لە دەستدا هەر لەو زیندانە و خۆشمان دوای 6 مانگ بە لێبوردنێکی گشتی ئازاد کراین و گەڕاینەوە شاری چەمچەماڵ. کەسوکاری قوربانیان گلەیی و ناڕەزایی خۆیانیان هەیە لە دۆخ گوزەرانی ئێستایان. بەس ئیستا مەعاشەکە هەیە، وڵاتمان دەوڵەمەندە، حکومەت خۆمانی بۆ ناماندنێ بۆ بیر ناکەن لە کەسوکاری ئەنفال. ماڵ هەیە 5 ئەنفالە، ماڵ هەیە 6 ئەنفالە. ڕۆژی 4 کە ساڵیادی ئەنفالە، هێزە ئەمنیەکانی چەمچەماڵ ڕێگریان کرد لە کەسوکاری ئەنفال کراوان و دەستگاکانی ڕاگەیاندن بچنە ناو مۆنومێنتی ئەنفال. بەو هۆیەوە کەسوکاری قوربانیان ڕێگای سەرەکی چەمچەماڵ کەرکووکیان گرت و هێزە ئەمنیەکان هەوڵی جۆربەجۆریان بەکارهێنا بۆ بڵاوە پێکردنی ئەو خەڵکە ناڕازیە. ئەمان جادیانەگرت لە ناڕەزاییان لەوەی کە ڕێگریان لێکراوە بچنە مۆنومێنتەکەەوە، لەوەی کە بەرپرسێک نەهاتۆ بەدەنیانەوە، لەوەی کە موچیان نییە، لەوەی کە ڕێزیان ناگیرێ، لەوەی کە ئەوانەی کە سوکاریان ئەنفال کراوە ئێستا بە بەرچاوێنەوە لەسەر کورسی و لە پلەی دەسەڵاتدان لە هەموو ئەمانە تووڕەبوونیشیان ناچارن بە جاداگرتن و بەو شتانە دەربڕن. لە بەرامبەر هەموو ئەو ناڕەزایەتیانەدا قایمقامی چەمچەماڵ پاساوی خۆی هەیە بۆ ئەو ڕێگری لێکردانە لە کەسوکاری قوربانیان و دەستگاکانی ڕاگەیاندن. ئەنی کە تۆ جادەیە گیرە لەسەر هێز ئەمنیەکان پێویستە ئەو جادەیە بکرێتەوە. من دیفاع لەوە ناکەن خەمناکی دنیام هەیە لەوەی کە یەک هاوڵاتیەکمان ئازار بە پەنجەیشی بکە، زۆرمان پێ ناخۆش و داوای لێبوردن نەکەین. بەڵام ئەگە وەکو هێز ئەمنیەکان بتوێت جادەیەک خاڵاتی گرتیبێتی بیکەیتەوە هەر بێ ئەو تەریقەیە بەکاربێنی، ئەوەی کە لە ئەوروپا لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە هەموو وڵاتانە ئەیبینین لێرە هاوڵاتیەک پاڵی پێوە بنێکە جادە بکرێتەوە لەوێ بۆمبی فرمێس ڕژی پێوە ئەندێ بۆمبی دووکەڵی پێوەندە بیبەری پێوەندێ، بەڵام لایەمە ئەو حاڵتانەش نەبوو تەنها ئیشان ئەوەیە جادەکە بکەنەوە خەتەر نابێدا بخرێت بەڕووی هاوڵاتیانە. ئەو خەتی کەسوکاری ئەنفالە لە کەرکووکەوە دێن لە سلێمانی و ئەسنەوە بۆ کەرکوو ناکرێت بۆ دەربرنی ناڕەزایەت و بچی شەقامی سەرەکی کەرکوو سلێمانی بگری. لە دیمەنی یادکردنەوەی ئەم ساڵی ئەنفالدا بەرپرسان و ئۆتۆمبیل و پاسەوانەکانیان نەدەبینران، وتار و بەڵێنەکانیشیان نەدەبیستران. ئەوەی بینرا و بیسرا ناڕەزایەتی کەسوکاری ئەنفال کراوان بوو لە دۆخ و گوزەرانی ئێستایان. ژیار مەحەممەد، دەنگی ئەمریکا، چەمچەماڵ.